پێشەنگەکان لە ژیاندا سمبولی واتادانی ژیان و مردووەکانیش وانەگیرکردنی ژیانی ئازاد دەداتە کۆمەڵگا. بەتایبەت ئەگەر ئەم پێشەنگە ژن بێت واتە دەبێتە فێرگەی ژیان. ژن خۆی لە خۆیدا هەڵگری زۆرترین بەهاو مەحنەویەکانی ژیانە، هەر بۆیە سیستەمە زۆردار و دەسەڵاتداریەکانیش سەرەتا لە ژن دەدەن و لە ڕێگای لێدان لە ژنەوە کۆمەڵگا ڕووبەڕووی تونترین کۆیلایەتی دەکەنەوە. ڕێگەدراوە بەم ڕاستیانە شەهیدانی ژنانی پێشەنگ ئەگەرچی لە شوێنی جیاواز لەسەر فکری ئایدیای جیاواز بن، بەڵام هەموویان یەک ئامانجیان هەبووە، ئەویش هەڵوەشاندنەوەی تەواوی زیهنیەتی کۆیلایەتی و داگیرکاریە و کۆنگریەکانە. بەو ئیرادەیەوە گەنجانەوە ژنان لە پێشەوە هەموو تێکۆشانەکاندا بوون، بە هەمان هەموویان ڕۆژ بە ڕۆژ بوونە هیوای گەل و بوونە ئاستەنگ لە بەردەم دوژمنانی گەلەکەمان. هەموو مرۆڤایەتی هەر بۆیە هەر سێ ژنە شۆڕشگێر لە نۆیەکی 2013 لە ناوەڕاستی پاریسدا بەدەستی دەوڵەتی تورک تیرۆر کراون، بەڵام ئەم شۆڕشگێرانە نەک بەجەستەمان بەڵکو بوون بە بورکانی هەڵگرساندنی شۆڕشی ژنان و شۆڕشی ڕۆژاوای کوردستان، بەڵکو سووریا بوونەتە وردە باوەڕێک بۆ هەڵساندنی ڕاپەڕینی گەلی کورد لە هەڵمەتی خۆبەڕێوەبردننی دیموکراتدا لە باکووری کوردستان، کاتێک کە لە هەمان مانگدا لە 5 چلەی 2016دا سێ ژنە شۆڕشگێر یەکتر بە ناوی پاکیزە نایرۆن سێوێ دەمبیر فاتمە ئۆیار بەدەستی سەتەکانی دەوڵەتی تورکیا تیرۆر کراون. ئەم سێ ژنە شۆڕشگێرە پێشەنگی تێکۆشانی سیاسی بوون، بۆیە پێشەنگەتیکردنی هەموو جیهان سەرهەڵدان و ناڕەزایەکانی گەلانی ئێران و عێراق و چالاکە جەماوەریەکانی ژنان لە سەرتاسەری جیهاندا بەرهەمی تێکۆشانی ژنانی پێشەنگن. ئەگەر ڕۆزا لە ساکینە و ئەحلام و پاکیزە نەبووە، ئەوە بەو ڕادەیە کۆمەڵگاکەمان نەدەبوو بەو هێزە کە هەموو جیهان شانازی پێوە بکات، کەواتەم پێشەنگانە بەداگیرساندنی مەشخەڵی شۆڕشیان دەست پێ کرد و لە باشووری کوردستاندا بە سەدان قوتابخانە ساکینە جاسوس دروست بوو. ئەوانش بوونە مەشخەڵی هەمیشەی نەکوژایە و دەستینا و ڤیان و ڕووهەیڤ و ئەڤین و بێریتان و هیران. بەم شێوەیە ژنیان واتادار کرد و وانەی ژیانێکی بەواتەیاندایە هەموو تاکەکانی کۆمەڵگا لە مردن ژیانێکی بێ کۆتاییان ئاوا کرد. ئێمەش وەکو ڕێکخراوەکەمان بەردەوام دەبین لە بەرەنگاربوونەوەی تونند و تووشی داگیرکەری کۆمەڵکوژی سەر ژنان. پەیمان بۆ شەهیدان دووپات دەکەینەوە کە هەڵگری ئەو مەشخەڵە بین کە شەهیدان دەیان گیرساند و هەتا سەرکەوتنی شۆڕشی ژنان شەهید نامرێن. ژن ژیان ئازادی